بزراني من بزران شوزراني من مالي ليل بركة وفابراني من ريال فابراني من ناوی تەوێڵە هاوشانی ناوی هەورامان جوگرافیایەکی فراوانی بڕیوە و لای مێژوو نووسان و ڕۆژهەڵات ناسان بایەخێکی تایبەتی پێدراوە بە یەکێک لە ناوەندە مەعریفی و ئەدەبی و هونەریەکانی هەورامان دائەندرێت. گرنگیەکەی وای کردووە مێژوو نووسان بە بایەخەوە بەدوادا چوون بۆ مێژووی ئەم شارۆچکەیە بکەن. تەوێڵ دیارە سەرەتا و تویانە وەکو لە ناوی ناوچەوانەوە هاتووە کە بە هەورامی پێی دەوڵێ هەورامیانە پێی دەوترێت تەوێڵ کە ڕاستەوخۆ لە دەواازەی تەوێڵەوە یەکتە ناو تەوێڵە ئەو شوێنەی کە دیارە بەرامبەر دیارە کاتی خۆی خانوەکان لەوانەیە بە زۆری لێ بوون یا دەی تەوێڵە لێ بووە ئەو شوێنە دیار بووە کە وەکو ناوچەوان وا بووە لەبەرەوە ئەم ناوە بەرەوە گۆڕاوە تا وەکو ناوی تەوێڵی لێنراوە یا پێیان وتە تەوێڵە. ئەمە یەک دووەم مێژووی کەژەیە کە ئەڵێن شاری تەرتیبان هەیە کە پێشتر هەر لە تەوێڵەیە لەو چەمەی بڵێن بەرەو دەیت زاوەرەچی تۆزە لە پشتی ڕێیەکەوەیە ئەوە شارەدەیەک بوو کە ئێستش کۆمەڵی لە ئاسەوارەکان ماوە تان من بەبیرم یە لە ساڵەکانی هەفتاکانە کۆمەڵی ئاسەواریان لەوێ دۆزیەوە یا ئێسش ئاسەواری کۆمەڵی لەو خانوانە لەوانەیە مابن لێ شارێکی ئاوەدان بووە دیارە کۆمەڵی خەڵکی یا ئەڵێن بۆچوونێک ئەڵێن دە کەس لەم شاری تەرتیبانە یا دەی تەرتیبان هاتوون بۆ ناو تەوێڵە لە تەوێڵە نیشتەجێ بوون لێوێ خانوشتیان کردوتە و بەرەبەرە زۆر بۆ وەکو دەی تەوێڵە ئاوەدان کراوەتەوە بەم دەکەسەوێڵیان وتووە یا وتویانە دەوێڵە تا ناوەکە بە مروری زەمن بووە بە تەوێڵ یا بووە بە تەوێڵە. دووە سێم بۆچوونیان لە سەردەمی فتوحاتی ئیسلامیە کە عەرەبەکان هاتوون بۆ ئێرە دیارە ئێرە شوێنی دینی زەردەشتیەکان بووە یا لێرە دینی ئاوێستا لەوانەیە زۆرتر برەویە بۆ ئەو کاتە دینی سەردەم دینی ئاوێستا بۆ دینی یەکتاپەرستی کە سەردەمی فتوحاتی ئیسلامی بووە هاتوون لێرەوە بەو شیوانە هاتوون بەو دۆڵە دوور و درێژانە یعنی حسابیان کردووە کە تەوێڵە دەکەوێتە شوێنی یەکگرتنەوەی سێ دۆڵ کە ئەمە دۆڵێکیان بێ ئێمە پێڵێن دەرەی وارین دوو دۆڵەکەی سەرەوە لەو دوو چەمەی سەرەوە یەکیان پێڵێن چەمی زاوەر ئەوی کەشان پێ دەڵێن چەمی ئاوێسەر بڵێن لە شوێنی یەکگرتنەوەیان ناوبازاری تەوێڵەیە یان ناو تەوێڵەیە ئەم ناوە عەرەبەکان وتویانە بە وادی هەر بە دۆڵ ئەوترێ وادی وتویانە ئەو دیە تەویلە لە درێژەوە هاتوو ئەم وادی شوێنی وادی درێژە ئەم ناوچەیە بە ئەم تەویلە لێوە گۆڕاوە بەرەبەرە ناوی تەوێڵەی یا لێوەرگیراوە. چوارەم بۆ چوون ئەڵێن کە لێرە دارێکی خۆڕستکەیە ئێمە دایری تایلەی پێڵێن بە هەورامیانە تەنانەت بەرەکەیشی ئەوەیە یەگرێ وەکو نازان بەرێکی خڕی وردە هەر بە بەرەکەیشی ئەوتێت تایلە لە سەردەمی خۆیان لەو کاتە بەکارهێنراوە بۆ چارەسەری نەخۆشی تاعون لەو سەردەما. ئەمە دیارە مێژوویەکی لەوانەیە هەی مێژووی کۆنیە لە سەردەمی ئاشووریەکانە دکتۆرێکی ئاشووری تەنانەت ئەمەی وتووە لێرە کە نیشتەجێ بوو لە تەوێڵە لەو سەردەما لێرە لەو ڕووەکەەوە هاتووە لەو ڕووەکە خۆرسکەوە هاتووە ناوی تەوێڵە لە تایلەوە بەرەبەرە بە مروری زەمن گۆڕاوە بوو بە تەوێڵە. یەکێک لە ناوە لەبیر نەکراوەکانی شارەدەی تەوێڵە قادر بەجی جافرسانە ناوبرا و نمونەی دەسەڵاتدارێکی دووربین و زیرەک بووە پەرۆشی هۆشیارکردنەوەی تاکەکانی کۆمەلگا بووە لە دوای جەنجی یەکەمی جیهانیەوە بناغەی چەند کارێکی داناوە هەتا ئەم ڕۆژ کاریگەریەکانی دەبیندرێن و تەوێڵەیەکانی لە پێشەنگی ڕۆشنبیری و خوێندەواریدا هێشتوێتەوە.
گرنگترین کارەکانی کردنەوەی قوتابخانەیەکی سەرەتایی و دروستکردنی گەرماوێکی گشتی و دانانی سیستمی نۆبە ئاو بووە. هەر یەکە لەو خزمەتگوزاریانە تەنیا لە شارە گەورەکانی وەکو سلێمانیدا بوونیانە بووە. بەمەش قۆناغێکی نوێ لە گەشەی شارستانیەت لە هەوراماندا دەستی پێکردووە. ڕۆشتون بۆ نەوسوو بۆ لای جافرسان کە قاربە کوڕی جافرسانە کە حکومڕان کوڕێکیان بۆ بنێرێ بۆ حکومڕانی منتقەی هەورامان. جنابی جافرسانیش هەژدە کوڕی بووە. هەر یەکێکیان تەوەزە کردووە بۆ منتقەیە هەر لە خورماڵەوە، زەرداڵەوە، زاوەرەوە، نۆچەوە، نەوسووەوە کە قاربەکەی ژاتووەتە تەوێڵە دەستی کردووە بە حکومڕانی. دیارە قاربە کابرایەکی ناسیا و شخصیات و زیرەک و ڕۆشنبیر بووە. لە بیدایەتە کە هاتووەتە یەکسەر دەستی کردووە داوای لە هەڵەبجە کردووە کە مەکتەبێکیان بۆ بکەنەوە. خانووکەی خۆی کردووە بە قوتابخانە، دوایە کچ و کوڕەکەی خۆی لە پێش هەموو کەسێکە نردوویەتی لەبەر ئەوانیش تەرشاکە، ئەوانیش مناڵەکانیان بینن. و دوایەوە مامەسا گۆران یەکەم مامەسای تێوێڵە بووە، گۆرانی شاعر. دوایەوە تەلەبەکانی پێگەیان و دوای دەوامەکەش قوتابیەکانی بردووە بۆ مزگەوت نوێژیان کردووە. لەبەرەوەی مەلاکان و شەخەکان نەڵێن ئەم کابرایە زدی دینە. خۆی دوای تەوابوونی قوتابخانەکە کراوە مزگەوتی گەورەی تەوێڵەی کردوێتەوە. مزگەوتەکە خانەقا بووە، تەکیە بووە لە خوارەوە. ئەمیش مزگەوتەکەی تێوەڵەی گەورە کردو و کردوێتەوە و لەبەرەوەی ئەوام و جەماعەتی شێخ ژیان و تەکیە مزگەوتی جێی نوێژکردنە نەوەکو ئەوان مەلاکان و شەخەکان بڵێن ئەمە زدی دینە. مەکتەبی کردووە، دوای مەکتەب هاتووە مزگەوتەی کردوێتەوە. یەکەم هیچ ماڵی حەمامی نەبووە ئەو سەردەمەکەوە. جەنابی قاربەکە حکومڕانی تێوەڵە بووە. هەڵساوە بەکردنەوەی ئەو حەمامە هەر لە بەرژەوەندی خەڵکی تێوێڵە. حەمامەکەی حەمامی سەر خانووی خۆی و قوتابخانەکەشی خۆی بووە، حەمامەکەشی خۆی بۆ کردووەوە لەبەر خاردی بەرژەوەندی تێوێڵە کە حەمامیان نەبووە ئەو حەمامەی کردوێتەوە. خۆی دامەزانی سیستەمی ئەو ئیشە ئەو کردوێتی بەلای منەوە لە مزگەوتەکەش و مەکتەبەکەش و حەمامەکەش دەروریتی بە. وەختێک کە حکومڕان لێرە بووە قاربەک ئاو زۆر بووە. دوای لافایەک هاتووە ئاوەکەکەم بووەتەوە. ئەو چەمی ئاوێسەرە کانیەکان بوون بەژێرەوە. ئاوەکەکەم بووەتەوە. ئەوەی تۆزێ دەسەڵاتی بووایە، دەوڵەمەند بووە دەسەڵاتی وایە، ئاوەکەی ئەبرد بۆ باخەکەی خۆی. تر فەقیریش نەیەتوانی قسە بکە. دوایە جەماعەتێک پیا و شەخسیات ماقوڵ پیا و ماقوڵان ڕۆشتن بۆ لای جەنابی قاربەک. وتیان جەنابی قاربەک حاڵێکی وامان لێقەوە مەگەر چاری ئەم باخانە بکەیت. ئەویش هەڵساوە 10-15 شەخسیات و پیا و ماقوڵی تێوەڵەی کۆ کردوێتەوە. هەر لە بیدایەتی جۆگەی ئاوێسەرەوە تقریبان 12 جۆگەی تایە ئەم چەمی ئاوێسەرە. یەکەم باخ ئاوەکەی هەڵ کردووە، ئاوەکەی کردووە ناو باخەکەەوە بزانێ بە چەند سەعات تێراوە بێ. تر باغەیە کەمە بازەیە زۆرە. مەسەن باغی یەکەم مەسەن بە 3 سەعات تێراوە بووە. ئەوی قاپات کردۆ نووسێتی فڵانە کەس 3 سەعات ئاوی هەیە هاتووەتە ئەمدی و بە تەسل بە جۆگەکان ناگەڕاوە. تر هەیە 2 سەعات، هەیە 3 سەعات، هەیە 12 سەعات، هەیە 10 سەعات باخەکەی گەورەیە. تر بەو تەسلە. ئێستا لە وەختەوە تا ئێستا هەموو کەسێک ئێستا باغەیە هی حەو پشتە. کابرا مەسەن گەنجێکی دەڵێ کاک ڕۆستەم تا بزانە باخەکەی ئێمە چەند سەعات داوی. کاکە باخەکەی ئێوە خۆی یەک کەس بووە، ئێستا هی 15 کەسە. ئەوکەی 3 سەعاتیە، 3 سەعاتەکە تۆزەکەن بەسەر باخەکەتان. خوالوانی دەڵانی ملوانی دەڵانی گیانی گێوەل خوالوە کەشکنیابی جا بە باخە باخەوە ئاچنونیابی جا بە باخە باخەوە ئاچنونیابی
نەبوونی بنەماکانی سیستمی کۆمەڵایەتی خێڵ و نەریتە دواکەوتەکانی لە هەوراماندا وای کردووە ئافرەت ڕۆڵێکی کاریگەر و بەشداریەکی هۆشیارانەی هەبێت لەسەر جەمکایەکانی ژیاندا تێوێڵا بە دەواازەی ئەو هۆشیاریە کۆمەڵایەتیە داهاندرێت. سەرڕای ئەو ئەرکوماندووبوونەی کە خۆیان بۆ ژیان و بژێوی خۆیان هەیان بووە لەگەڵ ئەوەشا بەشداری ئیش و کاریان کردووە لەگەڵ پیاوەکانیانە لە دەربارەی باخ، چاکردنی باخ، شدڕوانن، دوای ئەوە پاکردنەوەی باخ، سەمەرە کۆکردنەوە ئەم ئیشانەیان کردووە. لەگەڵ ئەوەشا لە کۆنا ئێمە تەلەبەی زۆر زیرەک و چالاکمان هەبووە هەم لە کچانیش هەم لە کوڕانیش ئەکسەرێتیان ئێستا محامین، دکتۆرن، مهندسن. یعنی تا ڕادەیەک تەوێڵا زۆر جیاواز بووە لە شوێنەکانی ترکەوەکو گوند و شارۆچکە و شارۆچکەکانی تر و بعضی عادات و تەقالیدیش هەبووە لە ناو تەوێڵا نییە. ئەو عادات و تەقالیتە نەبووە وەک ژن بە ژن یا گەورە بە بچووک یا پارە وەرگرن لە باتی شیربایی وەکو شیربایی کە وەریگرن ئەو شتانە نەبووە بە شێوەیەکی یعنی بەرچاو سەقافەتێکی جیاوازی هەبووە تەوێڵە لەگەڵ شوێنەکانی ترە. خۆی هەر لە کۆنەوە یعنی تەوێڵە سروشتێکی جیاوازی هەیە لەگەڵ شوێنەکانی ترە. یعنی بەعام بین باسی بکەین ژنیان چالاک بووە. یعنی ئەکسەریەتی ئیش و کار لەسەر شانی ژن بووە لەگەڵ ئەوەشە کە خۆیان چالاک بوون لەسەر ئەوە کە مناڵیشیان پەروەردە کردووە و مناڵیشیان بەسەلهێناوەتە دنیاوە و خزمەتی ماڵ و مناڵیشیان کردو و ئیش و کاری ناوماڵیشیان کردووە لەگەڵ ئەوەشە توانیویانە ئیش بکەن کە بژێوی ژیانیانی پێپیاکەن کڵاشیان چنیوە خوریان ڕستووە بەرماڵیان دروست کردووە جاجمیان دروست کردووە یعنی ئەم ئیشانەیان کردووە لەگەڵ ئەوەشانان و شتی ناوماڵیشیان حازر کردووە بۆ هاوسەرەکانیان لەگەڵ هاوسەرەکانیش یاشان بەشان ڕۆیشتون بۆ کەشوکێ و بۆ دارهێنان. دوای ئەوەش ئەو بەلوعە نەبووە لە ناوماڵەکانە مەسەل ئیسە ئێمە لەو سەرەوە کە سەردەگای پێ ئەڵێن هاتوونەتە خوارە و لای مزگەوتەکەەوە ئاویان بە هێن بردووەتە سەرەوە کونە. یعنی زۆر چالاک بوون جیاوازیەکی زۆریان هەبووە ژنی هەورامان لەگەڵ شوێنەکانی ترە. دوای ئەوەش هەیان بووە یعنی دەستی دکتۆری هەبووە لە بواری دەرمانسازیە و دەرمانکردنە. ژنمان هەبووە کە گوڵەیان پێوتۆ گوڵەی عەبدولعەزیز یەکێکە لە جەڕاحەکان. ئیسا ئەو خۆی نەماوە خوا عەفویکا بەڵام ئیسا کچەکەی دانیشتووە لە جێگەی ئەو کە جەڕاحی ئەکا دەستی شکا و قاچی شکا و ئەگرێتەوە. ئێمە وەکو تەوێڵە کە بیستی بێتمان و زانی ومانە و تیاژیاوین تەوێڵە ئەو عادات و تەقالیدەی خێڵەکێکانی نەبووە. دوای ئەوە مەسلەی ژن بە ژن و ژن لە پێناوی خوێنا و یا بە پارە شیربایی وەرگرتن و یا لەسەر مەسلەی شەرەف و ئەمانە کوشتنی ژن و ئەم شتانە ئەم عادات و تەقالیدانەی هەرگیز نەبووە لەبەر ئەوە کە ژن ئازادیەکی تەواوی هەیە لە تەوێڵە ئەوە نییە بڵێن وڵا لێرە ژن ناتوانێت بێتە دەرەوە ژن ناتوانێت بچێتە بازار ژن ناتوانێت هیچ بکە. ئیسە چەنەها مەکتەبەکانمان کوڕ و کچ تێکەڵن یعنی زۆر بەو پەڕی ئازادانەوە دایک و باوکەکان کچەکانیان ئەنێرنە مەکتەبەکە یعنی فکر لەوە ناکەن و بڵێن وڵای ئێمە ئەمە چۆن کوڕیتیایە ئێمە بچینە کچمان بنێرینە ئەوێ یعنی تا ڕادەیەکی باش لە چاو شوێنەکانی ترە لە چاو مەنتیقەکانی ترە تەوێڵە زۆر باشە و بەرەو پێشکەوتوش تری ژەڕوات. یەکێکی تر لە دیمەنە جوان و سەرنجڕاکێشەکانی تەوێڵە بازارە خەنجیلانەکەیەتی وەکو پێشەنگایەک بەرهەمی پیشەی دەستی و خواردنە میلیەکانی هەورامانی تیادا نمایش دەکرێت. بەمەش مەیلی گەشتیارانی بۆ لای خۆی کەمەند چێش کردووە. زۆربەی کڕیارانی ئەم بازارە میلیە گەشتیارەکانن. خولیای ئەم شوێنە بووم لە زۆر حەزم لێبوو نهاتم ئەمە یەکەم ئیزارمە دێم بۆ ئێرانە هەتا ئیستا نەمبینیوە
ئەم ئاوهەوە و ئەم شوێنە ماشەڵاڵی بەهشتە خواردنە میلەکانیان یعنی بەڕاستی جێ سەرنجە ئەم شتانە ئێمە نەمان بینیوە تا ئیستا ئەوە مەسەرەوە داندۆکەوە ئەوە شتی وشکراوەیان هەیە بە هەموو جۆرێ کەشکیان هەیە ئەوانیان هەیە ئەم خۆراکانە ئەگەر ئێمە بەسەری نەکەوین سەیری نەکەین لەوانەیە ڕۆژێ بێت ئەو جیلەی پاش ئێمە نەزانن هەرچیشە ئەوە هەنجیر هەموو باخێک هەنجیری بووە بە هاوینانە خەڵک وشکی کردووە لەگەڵ هینە مێوژی ڕەش مێوژی سپی بە زستانانە خەڵک میوانمان هاتووە ئێمە مێوش لەگەڵ کاکڵە لەگەڵ هەنجیرە دامان ناوە بۆ میوانەکانمان بەڕێمان کردوون ڕامکەوتێن ئەخونێوەڕێ ڕامکەوتۆ جاکوونێوەڕێ بخواردمەوە بەڵاوکێ یان شاڵی وۆم نەویاڕێ هونەر لە تەوێڵەدا تەنها لە گۆرانیدا خۆی نابینێتەوە بەڵکو زۆربەی هونەرەکانی وەکو پەیکەرتاشی و شانۆ بەردەوام ئامادەی باشیان هەبووە زەمینەی لەدایک بوون و درەوشانەوەی شانۆ لای تەوێڵەیەکان دەگەڕێتەوە بۆ سەرەتای پەنجاکانی سەدەی ڕابردوو دەرکەوتنی ئەم هونەرە لەو کاتەدا نیشانەی بەرزی ئاسی هۆشیاری و ڕۆشنبیری تەوێڵەیەکان بووە بەشێک لە چالاکێنەتەوەی و ڕامیاریەکان لە ڕێگەی ئەم هونەرەوە نمایش کراوە بەنسبەت ساڵەکانی 50 شەوە شانۆگەری لە تەوێڵە کراوە بەنسبەت شەسەکانەوە کراوە بەنسبەت هەفتاکانەوە کراوە 71 کراوە ئێمە لە 71 بەشداریمان کردووە لە شانۆگەریە کە ئەلەم شوێنە کە منی تیاوەستاوە ئەو دوکان وە دوکانی حەمەسەلیمی ناو کە خیاد بووە شوێنی گۆڕینی ئێمە بووە کە بڵێن کە شانۆگەریەکەمان تیا کردووە لێرە پێشکراوە ئەم شوێنە بەرزتر بووە تۆزێ مەترێک لە جادە ڕئیسیەکەەوە لە بازارەکەەوە ئەم بازارە ئەو کاتە ئەوە ئەنەتیانە بووە بەرز بووە شوێنێکی خۆش بووە سەحن بۆ ئەوەی کە سەحنێکی بەرز بێ خەڵکەکە بتوانێت ئەوانەی کە شانۆکە پێشکەش دەکەن بتوان لێرە بوەستن و پێشکەشی جەماوەرەکەی بن ئەو بازارەش ڕازاوەتەوە بە کورسی چایخانەکان ئەوە چایخانەی بڵێن سێجافر بووە ئەو چایخانەی تاهێری کاگەلە بووە ئەو چایخانەی نەسرەدین بووە ئەوە شاخانەی نەسرەدینێکی تر بووە کورسیەکانیان هەمووی هەناو لە ناو بازارەکە دایان ناوە لەبەرەوەی کە خەڵکەکە دانیشە و بتوانێت بە جوانی سەیری ئەم دیمەرە بکات بڵێن لە هەفتاشا بۆ بەیانی 11 ئازار دوای بەیانی 11 بۆ نەورۆز ئێمە وەک تیپی سروت بەشداریمان کردووە تایە بۆ کە بڵێن ئاهەنگەکە گێڕا لە خورماڵ گێڕا ئێمە لێرەوە بە سیارە ڕۆیشت بۆ ئەوە چووکە تیپێکی ئامادەکرا بوو یەکێتی قوتابیانی کوردستان ئەو کاتە ئامادەی کردبوو دەورمان بینی لە خورماڵان لە هەفتاویەکە بڵێن کاوەی ئاسنگەر هەبوو نووسینی ماوە سامان گۆڕی بوو وە خۆشی دەوری کاوەی تیابینی ئەوانەی کە دەوریان بینی بەندە لەگەڵ ئەیۆب ڕۆستەم لەگەڵ سێ چوار لەشکری تیا بوو بڵێن لەشکری ئەوانەی کە پێشبەرگە بوون دەوری لەشکریان بینی لە ناو بڵێن شانۆگەریەکە لەوانە وەک ئەنوەر عەلی خوا عەفوی کات هۆمەر عەزیز لەگەڵ عوسمان سۆفی حەمەکەریم لەگەڵ نووری خەجێ مەشهورە لەم شارە ئەمانە دەوری لەشکریان بینی مامۆستا ناسری حاجی عەزیز دوو لاویشمان هەبوو مالێک حەمە عەلی لەگەڵ جەمال مستەفا ژنێکیشمان هەبوو کە پیاوە بوو بەڵام دەوری ژنی ئەبینی ئەویش کاک ڕەحمان حاجی ڕەحمان لێرەیە بەتەمەنە لە ماڵەوە ئەویش بڵێن بەتەمەنە وەستا ئەبووبەکر سیمبولی پیشەگەرەکانی ئەورامان ناوبراو بەداهێنەر و نوێکەرەوەی کڵاشی ئەورامی داهاندرێت باشترین پاپۆشەکانی هەورامان بە ناوی ئەم پیشەگەرە مەزنەوە ڕۆشتووە و زۆر جار بۆ کەسە تایبەت و چینە باڵاکانی کۆمەڵگەکاری کردووە. تەوێڵە وەکو شارۆچکەیەک وەکو گوندێک لە سەبارەت بە پیشە دەستیەکان و کارەکانی ئیکتیفای زیاتر خۆی کردووە یعنی بەشی خۆی کردووە
دەگمەن بووە یانە لە کوردستان شوێنێکی وە ئەڵکەوێت لەلایەن خوێندنەوە و لەلایەن پیشەکانیشەوە. پیشەکان مێژوویان نازانێت بۆ کەی ئەگەڕێتەوە لەوانەیە زۆر زۆر کۆن بێ بە پێی زەمان و کات یانێ گۆڕانکاریان بەسەر هاتووە. ئەو شتانەی کە زۆر پێویست بوون کە کراون مەسەرەن وەکو جلوبەرگ ئەو کاتە ڕامکوچۆغەیان هەر لە خۆماڵی خۆمان بەڕستن و بەچنین و بە هەموو شێوەیەک هەر لە ناو تێوەڵا دروست کراوە لە بەرکراوە کوڵەباڵ و لەو شێوانش بەنسبەت پێڵاویشەوە دووسێ جۆر پێڵاو هەبووە لەو کاتە بە چەرم کردویانە و کڵاشیش هەبووە. سنعاتەکانی تریش وەکو ئاسنگەری وەکو دارتاشی من بە تەمەنی خۆم یانە زۆر لەوانم دیوە ئەم تەوێڵە 20 ئاسنگەری تیاوە لە 20 زیاتر مەسەلەن ئەوانەی کە ئیشیان کردووە لە بواری کڵاشە لە بواری جۆڵاییە لە بواری دارتاشیە پێویستی بە هیچ شوێنێک نەبووە لە شوێنەکانی ترەوە هاتون بۆ ئێرە کە پێویستیان پێ بووە. ناوی ئەبوو بەکر عەلی کەریمە خەڵکی تەوێڵەیە هەر لە تێوەڵە لەدایک بووە کە ئەکاتە باوکی من هەر لە مناڵیەوە لە بەردەم لەبەردەست باوکیە شاگردی کردووە هەر لە سەبارەت بە کڵاش و پێکەنەوە ئەو جۆرەشتانە. دوایی هەر لە مناڵیەوە خۆی کە باوکی نەماوە پێویستی بە ئیشەکە بۆ کە خۆی بیگرێتە دەستی کردووە بە کڵاشکردن. فترەیە کڵاشی کردووە شێخی حیسامەدین پێی فەرمووە دووسێ جووت کڵاشمەوێ بۆم بکەی بەم شێوەیە. خۆی پڕۆکانی بۆ کڕیوە بە تازەیی وتویەتی پەرگەماکەی لە ئاورێشم ئەبێ بچنرێ ئاورێشمەکەشی بۆ ئامادە کردووە. جا ئێمە نەمانزانی کە حکمەتی ئەو ئاورێشمە چی بۆ تا لەم دوایە کڵاشەکانی بۆ کردووە و بۆی بردووە کە بۆی بردووە پێی وتویەتی دەسەکانە خۆش بێ ئەوە ئێستا تۆ لە مەولا وەستای منی شێخ حیسامەدین پێی فەرمووە. ئەو کڵاشانەی بە هەدیە داوە بە ئەملا ئەولا یەکێکیان ساڵەکانی هەفتا هاتەوە وتی جووتێ لەو کڵاشانە کە شێخ بە هەدیە داوێتی بە من لە لای منە ئێستش ماوە وەکو خۆی چون ئەگەر پەرگەماکەی لە موو بچنرێ ئەرزێت بەس ئەو لە ئاورەشم چنیوێتی کە مقاومە ئەکاو ئەمێنێتەوە لەوانەش تا ئێستش هەر و کڵاشانە مابێتەوە. جا خۆی ئەیگەڕایە و ئەیوت سەبەبی بوون بە وەستایی من ئەو کەلیمەی شێخ بوو ئەو تەشجیعکردنەوە ئەو ئێنە کە بەمنی داوە. سەبەبی دووەمیشی ئەوەی لە فترەی منا کە بیرم بێ کابرایەک هەبوو لە سلێمانی ناوی حەمەی گوڵێ بوو ئەو دوکانی کڵاش فرۆشتنیە بوو ئەهات هەموو بەهارێک بە باوکم ئەوت کڵاشەکانت نەفەوتێنی بە جملە لای باوکم ئەیبرد لەوێت تەبقێکی لەسەر کڵاشەکە ئەدا لێ نووسرا بوو کڵاشی بەکری فرۆشیاری حەمە عەزیز ئاغا بەر حەوزەکەی سلێمانی حەوزە وشکەکەی سلێمانی. ئەوەش وابزانم دەوری هەبوو لە دروستکردنی ئەو ناوە. ئەمە دوو هۆکار. هۆکاری سێمی باشی کڵاشەکە و چۆنێتی شێوەکەی بوو یانە شێوەیەکی زۆر جوانی هەبوو و مقاومەشی زۆر ئەکرد. ئەمە بوو بۆ ئەوەی کە ناوبانگەکەی زۆرتر بێ. سەبەبێکی تریش ئەوە بوو کە باسم کرد داهێنانی لە جۆری دروستکردنی کڵاشەکە هێنا ئەمە خۆی چرم گابوو پێشەی دەقاودەقەکرا و دروستیانە کرد ئەو شتێکی تری خستە جێگەکەی هەر لە عەزای گا دروستەکەی هەر ئەویش بەرەمێکی خۆماڵیانێ شتێکی سروشتی خۆماڵیە. تەوێڵە بە پایتەختی ڕۆشنبیری هەورامان دەناسرێت چونکە پێشەنگ بووە لە مەیدانی ڕۆشنبیری و فڕەنجی کەلتوریدا هاوکات کەش و هەوایەکی ئەفسوناوی هەیە و خانوەکانی بە شێوازێکی هونەری ڕازێنراونەتەوە سروشتە ڕەنجین و کللتورە زەنجینەکەی وای کردووە لە بەشێک سەرچاوە نووسراوەکاندا بە بووچی ڕازاوەی هەورەمان ناوی ببرێت.
زرزو بالوني صانية صوانو في صفانية زرزو بالوني صانية صوانو في صفانية يا بلبل بلستانية بتشهشها شبيه